شیلان عەبدوڵڵا سدیق لە ساڵی 1989 لە سلێمانی لەدایک بووە. ئێستا لە ئەولێر نیشتەجێیە. لە ئێستادا کارگەڕی ئەنجومەنی کۆمەڵی دادگەریە. لە ساڵی 2010 پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی بەکالۆرۆس لە ساڵی 2015. ئەو پۆست و بەرپرسیارەتە حیزبیانی پێشترەی بوون. یەکەم کارمەندی گرێبەستی کۆمسیۆن بووە لە ساڵی 2018. دووەم بەڕێوەبەری بنکەی دەنگدان بووە لە پرۆسەی هەڵبژاردن لە ساڵی 2018. ئەو خول و ڕایەنانانەی کە بەشداری تێدا کردووە. خولی بانگەشەکاران لە ساڵی 2023. شارەزایی و لێهاتووی هەیە لە زمانی کوردی. چالاکی ڕۆشنبیری و کەلتوری وەکو نووسین، بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی و کۆڕوانەوتنەوە. یەکەم ئەندامی کۆنگرەی چوارەمی کۆمەڵ. دووەم بەشداریکردن لە کۆنفرانسی ڕایەنان لە بواری سەرکردایەتیکردن بۆ ژنانی حیزبە سیاسیەکان. سێیەم بەشداریکردن لە سیمیناری باڵاپۆشی شکۆیە بۆ ئافرەتان. چوارەم بەشداریکردن لە دەیان کۆڕ و کۆبوونەوەی جەماوەری و کۆڕی زانایان و بانخوازان. پەیامی پاڵەوراو بۆ دەنگدەران. خزمەتی بێماندووبوونی پرسە گرنگەکانی وەک مافی ئافرەت، موچە، خزمەتگوزاریەکان و چەسپاندنی یاسا دەکەین.